کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە بەشداری 892 ئەندام لە شاری سلێمانی دەستی پێکرد. ئێمە ئەم کۆنگرەی چوارەمە سەرەتای دەستپێکی کۆنگرە مامۆستا عەلی باپیر وتارێکی سیاسی پێشکەش کرد. دوا بەدوایەوەش لیژنەی باڵای کۆنگرە دەستنیشان کران. دوایەوەش سەرجەم ئەندامانی سەرکردایەتی و ئەنجومەنی سیاسی لە پۆستەکانیان داماڵدران. هەرچەندە مامۆستا عەلی باپیر داوای کرد لە هەڵبژارنەوەی بۆ پۆستی کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی ببوێردرێت و کەسێکی دیکە خۆی کاندید بکات، بەڵام ئەندامانی کۆنگرە بە کۆی دەنگ لەسەر هەڵبژارنەوەی کۆدەنگ بوون و هیچ کەسێ خۆی بۆ ئەو پۆستە کاندید نەکرد. بۆ جۆرەش بەبێ ڕکابەر هەڵبژێردرایەوە. لە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی 71 کەس کاندیدن بۆ پۆستی ئەنجومەنی سەرکردایەتی. لەو ژمارەیە 22 کەسیان بە هەڵبژاردن و بە دەنگی ئەندامانی کۆنگرە دەردەچن، 11 کەسیان دەبن بە ئەندامی سەرکردایەتی و 9 کەسیشان دەبن بە ئەندامی ئەنجومەنی سیاسی. 2 کەسی دیکەشیان یەکێکیان لە فراکسیۆنی عێراق و ئەوەی دیکەشیان لە فراکسیۆنی کوردستان دەبن. بەڵام هیچ بەرپرسیارەتیەکی ناوەند و مەکتەبەکانیان پێنادرێت، تەنها وەکو ئەندامی سەرکردایەتی کار دەکەن. پێشتریش 12 کەس لە کۆنفرانسی مەڵبەندەکان وەکو بەرپرسی مەڵبەند هەڵبژێردراون کە ڕاستەوخۆ دەبنە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی. بەوەش ژمارەی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەبنە 34 ئەندام. بەجێرەواتە ئەمە لە کۆنفرانسەکانە 12 کەسمان هەڵبژاردووە، 12 بەرپرسمان بۆ مەڵبەندەکانی خۆمان هەڵبژاردووە کە سەرجەمیان ئێستا ئەندامی سەرکردایەتین. و هەروەها بەشێک لە پەیڕەوی ناوخۆ لە کۆنگرەیەک ببورن، کۆنگرەی لە کۆنفرانسەکانە پەیڕەوی ناوخۆ بە تەواوی گفتوگۆی لەسەر کراوە و ئەو پێشنیازانەی کە لە کۆنفرانسەکانەوە گەڵاڵە بوون ئێستا ئێمە هێناومانە بۆ کۆنگرە و لە کۆنگرەیە حەسمەکەین وەرەوە دەنجی لەسەرە دێ. دوای بەڕێوەچوونی هەڵبژاردن بۆ ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی لە ڕۆژی یەکەمدا، لە ڕۆژی دووەمی کۆنگرەکەدا ئەنجامی هەڵبژاردنەکە ئاشکرا دەکرێت. دوای کۆتایی هاتنی کۆنگرەش ئەندامانی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی سەرکردایەتیدا هەڵدەبژێردرێن. لیژنەیەکی دادوەری کە ئەندامانی لە پارێزگای سلێمانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەستنیشان کراون، چاودێری پرۆسەی هەڵبژاردن و جیاکردنەوەی دەنگەکان دەکەن و تا کۆتایی پرۆسەی هەڵبژاردنەکە شانبەشانی لیژنەی باڵای کۆنگرەی چوارەم چاودێر دەبن. ڕەمێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.